لە هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران بە دڵنیاییەوە ئێمە بێ باس لە دوو تێگەیشتن و دوو استراتیژی جیاواز بۆ بێگەیشتن لە چوارچێوی دانوستانەکەیە بکەین. ئێران دەکرێت لە چوارچێوی مۆقیفی دانوستانی خۆیان هەڵوێستی دانوستانی خۆیان با بڵین و ئەوەی ئێستا لە دەرەوە و لە ناوەوەش ڕاستیەکەی ئێرانەکرێ سێرێکی خۆی بکە بە دەستپێوەگرتنی هەندێک پرسی دیاری کراو ویستی دیاری کراو بچێتە دانوستانەکانەوە یان چۆتە دانوستانەکانەوە جا تا چەند ئەم ویست و داخوازیانەی ئێران ئەکرێ داخوازی منطقی بن و لە چوارچێوەی استراتیژی دانوستانی ئەمریکیە ڕاستیەکەی بکرێ شوێنێکیان بۆ بکرێتەوە ئەمانە مەسیر یان چارەنووسی دانوستانەکەیەک لا ئاکاتەوە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئەمریکاش چیەوێ لە دانوستان لەگەڵ ئێران لە پرسی ئەتۆمی و هەموو ئەوانەی دیکەش کە ڕاستیەکەی لە چوارچێوەی ڕێکەوتنی ئەتۆمیان لە 2015 هاتبوونە ئارا بەڵام ترەمپ پێی باش نەبوو چونکە پێی وا بوو گشتگیر نەبوو و هەندێک پرسی دیکەش کە ئەکرێ وەکو هێز بۆ ئێران هەژمار بکرێ ڕێکەوتنەکەی 2015 نەیگرتبەوە بۆیە ترەمپ پێوت ڕێکەوتنی خراپ ئایا ترەمپ بتوانێت لەم ڕێکەوتنەی ئێستا خەریکە یان لەم دانوستانەی ئێستا خەریکە بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێرانە شوێنی بکاتەوە کە باس لە کۆگیریەکەی تێگەیشتنەکەی ترەمپەکەی نەبێ قسە لەبارەی جگە لە بەرنامە ئەتۆمیەکە بە دڵنیاییەوە قسە لەبارەی هەژمونی ئێرانەوە بێ کە بەشێکی باشی پەیوەندی بە گروپە با بڵێن پرۆکسیەکانی سەر بە ئێرانەوەی هەیە لە ناوچەکەەوە بەشێکی دیکەشی پەیوەستە بە بەرنامە موشەکی و درۆنیەکەی ئێران کە هەتا بێ ڕاستیەکەی ئیتر هەڵەکشێ هەموو ئەمانە لە چوارچێوەی ڕێکەوتنەکە بە دڵنیاییەوە کاتێ وردەکرێنەوە بە تایبەت پرسە ئەتۆمیەکە ئەکرێ وردەیتر ئاڵنگاریان بێتە بەردەم ئێران و ئەمریکا ترەمپ و خامنەی ئەتوانن ئەم ئاڵنگاریانە وردە تێپەڕێنن لە خاڵێکی دیاریکراوە بەیەک بگەن بۆی ڕێکەوتنێکی نوێی ئەمریکی ئێرانی لەبارەی ئەتۆم و پرسەکانی دیکەشەوە ببینین یان نا ئێمە کە لەم دانوستانانە دێنە دەرێ بە ڕێکەوتن دێنە دەرەیان با بڵێن ئەگەری شەڕ ئەگەری جەنگ ئەگەر بە ڕێکەوتن بینە دەرێ ڕاستیەکەی بە چه سروشتێکی یان چه سروشتێکی ڕژێمی ئێرانی لە دوای ئەم ڕێکەوتنەوە ئەبینین ڕژێمێک کە بەردەوام چاوی لە هەژبوونە بۆ دەرەوە یان نەخێ ڕاستیەکەی تر ناچارە بچێتەوە قاوغەکەی خۆی و چاوێکی لە ناوخۆی ئێران لە ناوخۆی ئێران بێ خۆ گەر قسەش لە ناوخۆی ئێران بێ بە دڵنیاییەوە بۆ ئەمی کورد گرنگە بزانین ئەو ڕژێمە لەمە دووە بۆ داهاتوو چۆن مامەڵە لەگەڵ پرسە ناوخۆیەکانی ئێران خۆیاکە هەموو ئەمانە لە کاتێکان ئیسرائیل بە دڵنیاییەوە مەترسی هەیە و کەمێک پێش ئەوەی بێمە ئستۆدیۆ ڕاستیەکەی تازەترین قسە ئەوە بوو کە نەیانتوانیوە ئەمریکا بە شێوک لە شێوەکان ڕازی بکەن بەو تێگەیشتنە ئیسرائیلی کە نەتانیاهۆ هەیەی و تێگەشتێکی ڕاستیەکەی ڕادیکال و توندە بەرامبەر بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و قسە لەبارەی هەڵۆشانەوەی تەواوەتیە من ئەم پرسانە بەگشتی هەوڵێم لەگەڵ کاک عەبدولسەلام بەرواری نووسەر و شرۆڤەکار و پەرلەمانتاری پێشووتری کوردستان گفتوگۆ بکەم بە ڕێزیان کاک عەبدولسەلام بەرواری لە هەولێرەوە لەگەڵمایە بەڕێز بەرواری سڵاوت لێبێ هیوادارم زۆر باش بی بەخێر بێی بۆ زووم پێم خۆشە ڕاستیەکەم گفتوگوێت لەگەڵاکەم من پێم باشە بە شتێک دەست پێ بکەی ناوی بنین استراتیژی دانوستان ڕێزت هەیە ویستە استراتیژیەکەی ئەمریکا و ویستە استراتیژیەکەی ڕاستیەکەی ئێران گفتوگۆ بکەین پێم بڵێ لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی ویستەوە ئەمریکا واشنگتن چی لە پارانەوێ لەم دانوستانەیە و ئەگەر گونجاو بێ بڵێم ڕاستیەکەی ئێران لە ڕووی استراتیژیەوە ئەوێ دەست بە چیەوە بگرێ نەک ئەوەی چی ئەوێت بەێ ئێوەڕێ باش سلااو بۆ تو سلااو و ڕێز بۆ خوشکوبرانی بینار با لە ئیران دەست پێ بکەم دەنگی بدێت نا؟ بەڵێ فەرموو بەڕاستی لەگەڵ بە ئیرانەوە دەست پێەکەم باش ئیران پاش هەموو ئەو گۆڕانکاریانەی کە کران پاش ئۆکتۆبەری 2023 و ئەوەی کە ڕوویدا لەگەڵ حیزب الله گۆڕانکاریەکانی سووریا ئەم شەڕی کە
يمن هي وجدية أمريكا بوليداني حوثية كان هرشا لميليشيا كان عراق أو كان نزيكن لإيران أما هموي طبعا وايلة كردوا إيران هيك خاون زموني دور ودريج لسياسة حكمراني كهول بدأت بتصوري من يعني استراتيجية هرجنك كأويا كاد بكوجيت وهول بدأت جرجية كان يعني أجركاني لك بيكداداني سربازي عسكري لشكري اگر هاتو بريارة رو بدات بدوا بخات وهروها لهمان كاد بردوام بيت لا برنامج كي بيتاندني يورانيوم وكو كاردكي فشار بلام هموي اما لشارشويك ك ما بس سركيه كي ايران جيشتنا بركوتنك لقال امريكا با هولدان بو پیشاندان وکنه او بشیک لا چون اما است داخلی براستی قناغی کی فرجمسل لی ابین و ایران همیشه نیشاردوا که او زور نزدیک لچین لایکوا لایکتر لروسیا اگر هاتو جمشری چین جدا بو هند جدا بو او روسیا امان ایران بلين كارتي اتومي وكارتي بوني لو جمسرنا برامج جمسر رجاوا يعني امريكا اما تقريبا بتصوري من واخر من ابو هلوستي ايران رنجا بشويك لشواكان لركوتنكا بيتاندني يورانيوم يعني برنامج اتوميه كي راب وستينت راب جريد بلام مرجكاني ديار زربيزوري بربزكان لما هيج ريكوتنا كاين اگر پیش وقت سزا ابوريا كان لسر هل نگيرت يك دو اگر جرانتي ور نگيرين كترامب وكو 2018 جاري كتر طالغيله دا وقرار دا باشك شبكه دبي اشتيك هبيت كسزا لسري بيت اما للايك تر امريكاي ترامب طبعا من علم اما اگر خوندنوک هول بدين همیشه خوندنوک يعني تيجهشتنك بالوستي امريكا كان دبي هولدانك بيت بعقليتي امريكي نبع عقليتي ارزمنداني خومن يعني ببيوري خومن امريكا ترامب بزنسمانه وترامب سياسه بزنسماني اكد لا امريكا لبزنسمانه كان امريكا لنا برنسيبك هي بانجليزي قالت if you can't beat him join him اگر نتواني ليدا ولا للاي ببي ريكا ولا جلي اما مايكروسوفت كردي لقر ابل مثلا ورنر كردي لقر خلكيتر بردواما اما شركه جوره كان همیشه و ترامب سیاست بوشه واکد دیتت هر شيء کرد لکوریای باکور و پاشان لپریک و شو سردانی کرد هر شيء اكت لروسيا لچين ولبريك و ابيني لغير بوتين ممكن بسفر بكت بشيتا لايو بشيتا شينو او لقد ايران شرواكت يعني اويكا تأييدي يعني بشتجيري ام بوشونا اكات مثلا هول ادات اگر هاتو نيطواني لناوي ببات يعني لي بدات ريك فوت لقري او خسيك او تري لعماء لمسقات كويتكوف لقر وزيري دروي ايران بو يقدو خلق لدرشونا وقسي كرت قوايا على اساس هوركان وايا نوت كاوبي وتوت راب حزق كد بيت طهران وبهت سرداني خامنئي بكديتي يعني بالمرجع كلوي ركوتن بكن امريكا تصور كان ترامب يام جديه لويكا دوشت يك نهلت ايران بقاتا بومبي اتومي دو شتيك بكت ك اسرائيل راضي بكات واسرائيل واز بينت لا هذا شيء ليداني سربازي چونك ترامب ديوي براسي لم خلا شتيك بكات ك رنگا خوي لدلي خويا و خوي بشايسته ازانيت نوبلي اشتي ور بگريت جا والله كاغ سلام برواري ديما سلام برسانا كوملك شتي باشت باسكر راستيكي تر ورديكينو ورده پێم باشە مادەم باسی ترامپ کرد لە ترامپ و ئەمریکا وەستین دواتر باسی ئێرانی ژەکەینەوە تۆ پێم بڵێ ئەم پێوەرە ئەم تێگەیشتنە
ئەم میکانیزمە ئابوووریە کە ترامپ ڕاستیەکەی لە چوارچوی سیاست تا ئێستا ئەوێ با بڵێن کاری لەسەر بکە بۆ سیاست ئەخوا بۆ دیبلۆماسیەت ئەخوات ڕاستیەکەی تۆ لە ئابوووریە لەوە چێ باسی چەند ملیۆن دۆلارێک یان 1-2 میلیارد دلار ڕێکەوتن یان ڕێنەکەوتن بکەی بەڵام لە سیاسەتا باسی هەندێک پرسی چارەنووسازەکەی کە پەیوەندی بە شتی استراتیژیتر پرسی استراتیژیترەوە هەیە و ڕاستیەکەی تۆزێک گەورەترە لە گۆشیشن با بڵێن دانوستانی ئابووری ئەم تێگەیشتنە ئابووریە بۆ سیاسەتە خوا بۆ دیبلۆماسیەتە خوا بە تایبەت لەگەڵ ئێرانێکا کە ڕاستیەکەی مێژوویەکی درێژی لەگەڵ دانوستانە هەیە زۆر باشە هەمومان کتابێک هەیە ئێستا ئەلکسەندەر دۆگین نووسیتی وەبزانام نەمانگی 3 دەرچووە ئەم ساڵ پێشمانگێک ناوی شۆڕەشی ترامپ دۆگین خۆ دەزانی فەیلسوفی بیرمەندی ڕووسە کە زۆر کەس ئەلێن وەکو بڵێن پەیامنێرەکە یان دەباتی بۆتین ئەو بیرەکەت بەتابێت بشوونەکانی ژۆپۆلیتیەکەی کە لە کتابەکانی نووسیە دۆکین باس ئەکەت ئەلێت ترامپ تەنها شخصێک نییە ئەلێت من ئەتوانم بڵێم ئەیدیۆلۆژیەیە کە ترامپ نوێنەڕایەتی ئەکات لێت ئێمە لە زمانێک دەستژین ئێستا ترامپ چۆن گورباچۆف بە هەلوێستەکانی بوو بە ئەگەری ئەوەی هەڵوەشانەوەی یەکەتی سۆڤێت چونکە زمانی نەمابوو پێویستی نەمابوو توانای نەمابوو بەردەوام بیتە لێت ئێستا دنیا گەهشتووە قۆناغێک کۆتایی ئینان بە دووشت کۆتاییان بە گلۆبالیزیشن ینی جەهانگیری و دووەم بە یەکجەم سەرگەری دان بێدان بە فرەجەم سەری بەڵام هەوڵدان و خۆی ترامپ لێت ئەمریکا فەرست یعنی ئەمریکا جەمسەرە گەورەکە بیت بۆیە ئەم بۆ چوونەتەوە ئەگەر تەماشای بکەی هەموو ئەو باجانەی کە ترامپ دانایەتی ئەمە بە پێچەوانەی گلۆبالیزیشنە چونکە گلۆبالیزیشن جەهانگیری ئەگەر زۆر پوختی کەی کورتی کەی لە کاکلەکەیدا لە ناوەڕۆکەیدا کەرانەوەی سنوورەکان بوو کەمکردنی باجەکان بوو ڕێگە فراوانکردن بەرەو جۆڵنەوەی کاڵا وایاننا بۆیە من تەسەوڕەکەم لە پرسیارەکەی تو ئەگەر وڵامی بدەم ئەلێم چونکە من لەگەر ئەو بۆچوونەی دۆگینم چونکە ئێمە داخلی قۆناغێک دەبین خەریکە گۆڕانکاری بنەڕەتی لە سیستەمی سیاسی لە دنیا ڕۆبدات ئەم بیرکردنەوەی ترامپ بۆ کۆتایی هێنان بە مەرحەلەیە کە زۆربەی زۆری خەڵک جیهانگیری لایەنە ئابوووریەکەی تەماشایان ئەکرد کە کاریگەرترە بۆیە تەسەوڕەکەم ئەخوات بۆ چونکە ئێمە لە ئەوەی کە فەیلسوفە کەنەدیەکە گوتیتی پێی زمانی پوچەگەری نییە مدیتۆریا ینی زەمنێت تەفاهە بە عەرەبی تەماشای سەرۆک وەزیری ئیتالیا بکە تەماشای سەرۆک وەزیری ئەنگاریا بکە بەریتانیا پێشستا ئەوە ترامپ لای خۆمان لە شەرق ڕۆژهەڵاتی ناوەڕاست زمانی ئەم جۆرە بیرکردن و ئەم جۆرە کەسانەیە و ئەوەنە بازاریان هەیە خەڵک دەنگیان پێدەت بۆیە سەر ئەکەویت چونکە پشت ینی مەسەرەن کەم سەرۆک هەبوو ئەوەندە بەهێز بیت وەکو ترامپ ئێستا بەهێزە لە ناو کۆنگرێس و لە ناو سێنات. کاک عەبدولسەلام بەڵام ئێستا ئەمریکا ئەگەر بیبەستمەوە ئەم قسەی ئەخیر ببەستمەوە بە دانوستانەکانەوە ئەمریکا کە ئالان دۆنۆ با بڵین لە کتێبەکەی باسیەکە و سەر بە سەردەمە با بڵین تافی هەکەیە با بە عەرەبی بڵێن پوچگەراکە بەڵێ پوچگەرایی بەڵام لەگەڵ ئێرانێکە مامەڵاکە ڕاستیەکەی خامنەئی و پێ ناچێ ئەنی ئەوانەی دەوروبەری خامنەئیش لە تێگەیشتنیانە ڕاستیەکەی سەر بەم سەردەمە پوچگەراییە بن ئیتر وابزان پێویستیش ناکە وەصفی ئێران بکەین لە زیرەکی لە قودرەتی بۆ دانوستان ئەمە ئەرکەکە لە کێ لە کامیان قورسەکە لەوانەی کە ئێرانن و لە دەرەوەی تێگەیشتنە تازەکەی دانوستان و سیاستکردنن یان نەخێر بۆ ئەم خەڵکە تازەی ئیتر بە پێوەری ئەوان وردەوردە سیاست و دانوستان نەکرێ ترامپ
خۆی من لە سەرتاوەش ئەو باسم کرد ئێرانێک گەوتم کە بە خاوەن ئەزمموی دوور و درێژ حکومڕانی و ئەو بێگومان جیاوازی ئێران بکەنە لە زۆربەی زۆری دەوڵەتەکانی ناوچە لە دەوڵەتە عەرەبیەکان جارە هیچ وەنەی کە کولتوری دەوڵەتداری هێشتا وەکو عێراق مەسەلەن هێشتا دەوڵەتێکی ڕاستەقینە نین یعنی تورکیا کە میراسی عوسمانیەکانە بەڵام تورکیا گیرۆدەی ڕابردووە ئێران توانای خۆگونجاندنی هەیە یعنی ئەم توانای و ئەم زیرەکیەی ئێران وا ئەکات تێبگات خوێندنی درستی بەرامبەری خۆی بکات بۆیە من لە وەڵامدانەوەش بە ئێران دەستم پێ کرد من تەسەور ئەکەم لە ئەخیرەوە ئەگەر شتێکی تر ڕوونەدات کە ئیستا دیار نییە لە بەرچاو هەر ئێران سەر ئەکەویت بەو زۆعە چونکە هەردووکیان ئارەزوویانە کە شەڕ نەبیت کە گرژی نەبیت ئێران لەبەر وەزع اقتصادیەکەی لەبەر هەرەشەکانی تر پێویستە ئیتر نەفەسێک بکێشیت ئەوەش لە چ ڕۆ ئەدات بە هەلگرتنی سزاکانی ئابووری چۆن سزای هابووری هەل ئەگیرێ دەبی شتێک پێشکەش کرد یعنی چۆن خۆمەینی وتی من قاپی ژەهرم خواردەوە بۆیە قبولم کرد شەڕ ڕاگریت ڕەنگە سبەینە شتێکی وا ئێمە ببیسین لە خامنەئییان لە گەورە بەرپرسانی ئێرانی کە بە بلێن ئەوەی کە ڕۆژاوایان ئەمریکا بەسەرکەوتن بۆ خۆی حسابی کە تەگەرهات و گەهشتە ڕێککەوتنێک ئەمان بیفرۆشنە خەلک بەوەی کە لەخێ ئێمە سەرکەوتوین چونکە توانیمانە شەر دوورکەین توانیوانە پلانەکانیان بۆ لەناوبردنمان پوچەل بکەین و لە ئەخیرەوە ئێمە توانیمانە ژیانی خەلکی خۆمان وای لێ بکەین کە ئومێدی ژیانێکی باشترین هە بە هەلگرتنی سزاکان بەڵێ زیرەکی ئیران لەوێدایە بەڵام مەرجنیە ئێستام من و تو لە خانەی پوچەرایی بین و پۆچەلەکان بین بەڵام دەژین لەو وەزعە بوانە وێنانەوەی و ئەوەی ئەژیت لەو وەزعە دەبێ لی تێ بکەیت تۆ پێم بڵێ کاک عەبدولسەلام بەرواری تۆ چەمکی کاتکوشتنت بەکارێنا بەڵام من سەبری استراتیژی بەکارێنم یان دان بە خۆتا گرتنی استراتیژی لای من هەریەکە بە هەمان معنایە اینجا ئەمە بۆ ئێران ئەخوا ئەم جارە تۆ پێم بڵێ بۆ ئێران ئەخوات ئەم جارە یان نە ئەم جارە ڕاستیەکەی لەگەڵ ترەمپێکی بازرگان و ویتکۆفێکی با بڵێن مامەڵەکاری خانوبەرەیە مامەڵاکە کە پێدەچێ پێیان خۆش بێ زوو بگەنە ڕێکەوتن زۆر تااقەتی مناقەشیان نەبێت ئەزانی ئەوەی ئومێدە بەخشید بەوەی کە مرۆڤ بلێت بلێ ئەخوات ئەوەیە کە ئێمڕۆ مەسەرەن ئیمڕۆگە بۆ نمونە لە هەواڵەکان ئێواکی پێش من بیستوتانە کۆبوونەوەی ترامپ لەگەر وەزیری خەزانە و لەگەر ئەو بانک بریاریاندا ئەو باجانەی کە ترامپ زۆر ینی بە شانۆزیەوە باسییان ئەکرد ڕابگرن دیدت واتە نا هەموو ئەو شتانەی کە ترامپ ئەیەوەیە و هەموو کەس وایە نەوت یعنی زۆر کەس ئەیوت ئەم باج و بڵێن ڕێگرتن لە هێنانەوەی کاڵای دەرەوە یانش ئەگەر باشدانی لەسەر دەوڵەتە شتەکانی خۆتش کە مسادرەیەکەت پێچەوانەی سیاسەتێکی بڵێن زیاتر لە 150 ساڵەی ئەمریکایە کە بەو شێوەیەکەوەی کردووە دۆلار بەو هێزە بمینیت ئەگەر لە بیرتان بیت ئەمریکا وەبزەم تا ئەم ساڵش ساڵانە چەندەها میلیارد دۆلار ئەبەخشیت بە دەوڵەتەکان بە ڕێکخراوەکان ئەوە وا ئەکەت کە دۆلارەکە کەم ببیت لە بازاری خۆی و تاکو قیمەتەکەی بمینیت ئیتر ئەگەر تو هەوڵتدا کە مامەلەکردن بە دۆلار و کاڵا کرین و فرۆشتە بە دۆلار کەم ببیت بێگومان ئەوە زەرارێکی هینێتە خودی ئەمریکاش بۆیە زۆر کەس حسابەکەنە لێن ڕاستە ترامپ عەقلیەتی بازرگانیە بەڵام بازرگانێکی هی بەداخەوە نەهی هی استراتیژی بازرگانی خانوبەر بوو زیاتر لە هەموو شتی تر و بازاری خانوبەر خۆمان نەزانین یاسای خۆی هەیە بەڵام ئەوە معنای هەمووی ئەوە بە سادە وەرنەگرین ینی ئێمە کە ئەلێن ئەو بیر ئەکەت وەکو بازرگان وادر نییە ینی سیاسەتەکە بە بازرگانیەکە چونکو ئەمریکا مؤسسەیە ئەمریکا دامون دەستگانە
من تصورەکەم ئەمریکا پێویستیتی ئەوەی کە من وێ کوتم سەبرەت و جەنابەت کوتت ئەوەی استراتیژی ئەمریکا گیرودەی مەسەلەی خۆی توش کردووە لەگەر سەخەریکە لەگەر ئەوروپا تێکی دەت لە ناتۆ وەزعی تێک بدات ئەمریکا مەسەلەی ئۆکرانیا و رووسیا لای ئەو زۆر گرنگە زۆر هەوڵە دەت ئەمریکا تصورەکەم بۆ ئەو گرنگترە لەگەر بۆتین بکەوتە ڕێککەوتنێک زیاتر لەوەی کە مەسەلەی ئیسرائیل یان مەسەلەی ئیران حەل بکەند ئەمە ئەم ئیران و ئیسرائیل دوو کێشەنە التزاماتی ئەمریکا بە سیاسەتی ڕۆژهەڵاتی نەوەڕاست وا ئەکەت ڕەنگە لە پڕێکەوە بە ناخوازراوی ئەمریکا خۆی ببینی تووشی شەڕێک بووە بەڵام ئەوەی گرنگیەکێ زیاتر نا چونکە ڕێگای مەسەلەی ناوتە خەلکەلێت بۆ ناوتکیش خەلکرەگرینە بەڵام بۆ ئەمریکا زۆری گرنگە سەیری هەڵوێستی رووسیا و سین و هند بکەت بە تایبەتی ئەم هەرسێ هێزە و وەکووتم ڕێگر بیت لەوەی کە جەمسەرێکی بەهێز هی ئیران هند سین رووسیا دروست ببیت ئەوە لای ئەو گرنگترە بۆیە ئەوش پێی خۆشە جارێ ئەم مەوزوعی ئیران عەلەقەڵ سڕ بکرێ واتە چۆن سڕ ئەکرێ لە ڕێگای ئەم دانوستانە ئەبنە باشترین ئەمراز یان میکانزم بۆ ئەوەی ئەگەر درێژش بکرێت هەر باشە چونکە معنای ئەوە گرژیەکە لە جێگای خۆی ڕائوستیتیان کەمتر ئەبیت. باش کاک عەبدولسەلام بەرواری قسێکت کرد ڕاستیەکەی کەم بە پرسیارێک لە وێنە گەورەکەی وا دێتە بەرچاو کە ئێران لە نێوان دوو بژاردەیە بێ یان ڕزگارکردنی دەسەڵاتەکەی خۆی ئەوەی کە ئێستا و ڕژێمە ئێستا لەسەر حکومە بەرامبەر بە ڕاستیەکەی با بڵێن خۆشببوون لە شتەکانی دیکە هەموو شتەکانی دیکە پێ دەچێت بە بەشێکی زۆر لە بەرنامە ئەتۆمیەکەیشیەوە بێ یان بژاردەی دووەم کە ئەگەری ڕوخانی دەسەڵاتەکەیە بەگشتی لە نێوان ئەم دوو بژاردەیە بێ و ئیمام خومەینیش ڕاستیەکەی کاتی خۆی قسێکی هەیە وەکو استراتیژ سەیرەکرێ لای ئێران ئەڵێ لە نێوان هاتنەوەی مەهدی و دەستگرتن بە مەهدیەوە لەگەڵ دەستگرتن بە ڕژێمی ئێران بە دڵنیاییەوە ئەوەی دووەم هەڵەبژێرین هەر بەڕاستی ئێران لە بینی ئەم دوو بژاردەیە ئێستا ناچارە دەستبەرداری زۆر شت بێ بۆی خۆی بمێنێتەوە بەڵام سەرباری ئەوە تۆوتت ئێران بە سەرکەوتن لی یەتە دەرێ سەرکەوتنی چۆن بە چ تامێ بە چ بۆنێک ئەزانی خۆی ینی ئێمە لە ژیانی تایبەتی خۆمانش زۆر جار خوا حەقێکی داوە بە ئێمە مرۆڤی هوشیار و عاقل توانای ئەوەی هەیە شتەکان بە پێچەوانە بەڕەش و بە سپی پیشان بدات وەکو من باسم کرد بە دووبارەی بکەم یعنی ئیران گەورەترین سەرکەوتنی ئیران ئەوەیە کە من بقصدم ئەم وتارەیە کە بۆ ناو خۆی ئەنە تەمام توانشە بکەن ئیسرائیل ویستی لێمان بدات ئەمریکا ویستی لە لاومان ببێت توانیمان ڕاگرن ڕێگان لێ بگرین سیرکەن ئێمە سیاسەتێکمان کرد چەند ساڵ چەند ئێمەیان زیەتدا زەرەر بەڵام لە ئەخیرەوە ئەوە ناچار بوون ئەوان سزاکانان هەلگرن سەرکەوتنی ئێران لەوەدایە ئەگەر هات و بتوانیت ڕێککەوتنێک بکەت و دەبی بەڕامبەری ئەوە تەمان شتێک بدەتە وڵا حەزەکەم ئێمە سەرکەوتوین ئێرانە بێت دەستبەرداری چی ببێ ئەتۆمەکەی هەیە هەژمونە هەرێمیەکە و مەسلەی گروپە چەکدارەکانی هەیە بڵین بەرنامە موشکی و درۆنیەکەیشی هەیە کە ئەمریکا وانە ئیسرائیلی زۆر چاویان لێتی ئەتە بزانە ئیران ئەگەر من تێگەشتنم بۆ ئیران ئەم مەسئلەی ئەتۆمی قەت بۆ بەتەسەوری من وەکو هەدەف استراتیژیە ڕاستە و خۆیەکەی ئەوە نەبوو چەکی ئەتۆمی هەبیت چونکە لە پاش ئەوەی کە ڕووس سۆڤێت چەکی ئەتۆمی بوو خاوەنی و پاشان فەرەنسا هات و غێری ئاو خەلک دڵنیا بوو کە شەڕی ئیتر یەک بۆمبی ئەتۆمی تر ناتەقێتەوە کە کوتوچەکی ئەتۆمی بەدەستی دوو لایەنت هەبی بە تایبەتی ئەگەر کەوتنە شەر نێوانیان بەکارهێنانیەوەتە نەمانی بەشەریەت هەمووی بۆیە ئیران هیچ هەڕەشەی لەسەر نەبوو
ئەوە سەددامە و ڕۆیشت ئەوە پاکستانە کێشەی نییە لەگەر ئیران ئەوە جمهوریەتەکانی پێشووی سۆڤێتن لەوە بچووکترن کە هەرەشە لەسەر ئیران بکرد لەگەر تورکیا لەگەر ئەفغانستان واتە ئەگەر هاتوو ئیران بەرامبەر ئەوەی سزاکان هەربگیرێ بەرامبەر ئەوەی هەڕەشەی ئەوەی کە پیلان هەبیت لە دەرەوە بۆ ئەوەی ئەم ڕژێمە یان ئەم سیستەمە سیاسیە نەمینیت ئەمانە هەمووی لەناو بچن و بڵێن نەفەسێک بکێشیت تاکو ئاساوارەکانی ئەوەی ڕوویدا لە لوبناان و لە سووریا و لە یەمەن و ڕەنگە لە عێراقش ڕوو بدات حتا ممکنە دەستبەرداری میلیشەکانی بەغداش یەکێک بیت لە دەستبەردارەکانی ئیران من تەسەورەکەم ئیران شتێکی باشە کردووە ئیران خۆی ڕائەگریت و بەردەوام ئەبیت نەمانی ئەو سیستەمە من تەسەورەکەم یعنی سەددام نەئاچوو ئەگەر دەچوو بە کوێت و ئەگەر ئەم سیاسەتەی نەکردبا و ئەمریکا یازدەی سیستەم دەرنەبوو بە بەحیاتی خۆی سیستەمی ینی هێزەکانی عێراقییان ناتوانین سەددام لەناو ببن سەد ئینقلابش ببا ئینقلابەکان کودەتا سەددامێکی تازە داهات ئیرانش تەسەورەکەم نە حزبەکانی کوردی نە غەیری کوردی لەو وەزعە نین و کەسش نە ئەوروپا نە دەوڵەتەکانی تر نیازی ئەوەیان نییە گروپێک یان چەند گروپ بەهێز بخەن تاکو بتوان هەرەشە بن لەسەر ئیران تەنها هەرەشە لەسەر ئەو سیستەمەی سیاسی لە ئیران ئەگەر هاتوو شەڕێکی ڕاستەوخۆ لەگەن ئەمریکا و ئیسرائیلی کرد بۆیە هەوڵدانی ئیران بەزیرەکانە بۆ ئەوەی ئەو شەڕە دوا بخەن یان ڕێگر بن لێی تەسەورەکەم شایستەی ئەوەیە هەر قوربانیەکی تر بدەن هەر تەنازلێکیش بۆیان بکەن حتا دەستبەرداری ئەو شێوازەی خۆی بیت خۆی جاوەڵات دێمە سەریکا عەبدولسەلام بەروانی بزانین دەستبەرداری چییە بێ ینی باسی ئەتۆمەکەیەکەین وردە یەک دوو پرسی تریش بە دڵنیایی هەژمونە هەرێمیەکەوانی دیکەش باسەکەین بەس قسەی گەورە ڕاستیەکەی زیاتر لەسەر ئەو باسە بکەم من اینجا تۆ پێم بڵێ هەست ناکەی پێتوانیە هێشتان لەبارەی ئەوەی چارەنووسی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بە چی بگا چی لێ بێ هێشتان جۆرێک لە ناکۆکی هەیە ئێران تێگەیشتێکی دیاریکراوی هەیە ینی هەر دوێنێ وەزارەتی دەرەوەڵێ ئێمە بێ ئەوەی کە پێی گەیشتوین ئەو دەستکەوتە ئەتۆمیانەی لە ناوخۆی ئێران بە قودرەتە ناوخۆیەکانی ئێران پێی گەیشتوین ئەبێ دەستیان پێوە بگرین ینی قسەکە لەبارەی پیتاندنەوە نییە بە دڵنیایی ئەبێ نزمی کاتەوە بەڵام ئەو ئەڵێ ئەبێ ئەو ئامێرانەی ئەو با بڵین تەکنەلۆژیانەی خۆمان پێگەیشتوین ئەبێ دەستی پێوە بگرین کە دیار نییە ئەمریکا لەبارەی ئەمەوە چۆن بیرەکاتەوە بەڵام ئیسرائیل دیارە لەبارەی ئەمەوە چۆن بیرەکاتەوە کە سفرە ئەمە زەربی سفر بەڵام ئایا بەماگەی دیارە ینی هەرسێکیان بێتە لەم هەرسێکیان ئیران ئەوێ لێی بدەت وەکو چۆن لە هی عێراقیدا تاکو لە سەفر بیت تاکو ئیتر توانایان نەبیت ئەمریکا ئەیەوێ ڕایگریت و یۆرانیۆمەکەی کە تەخسیب کراوە پیتەن کراوە دەربکرێت لە ئیران یعنی تەسلیم بکرێت بە جگەیەکی تر رووسیا هاتووە ناو رووسیا ئێستا وەکو وەندە هەواڵ ئەلێن ئامادەگەی خۆی دەربریە گوتیتی ئەگەر هاتوو ئێوە ڕێککەوتن و قەولەیە ڕێنمەکە لە ئیران نەمینیت من ئامادەمە وەریگرم وەلای خۆم بیپارێزم بزانەوە دۆ بچوون بۆچوونی پێشەوانەی ئەوەی ئیران وەکو وتم ئەگەر ئیران ناچار بوو بەڵام ئەگەر ناچاریەکە وەکو وتم دەستکەوتی گەورەتر بیت کە هەڕەشەکان نەمینن کە سزای ئابوووریەکان لەگەری هەربگێرن سری ئەکات یعنی سیستەمەکە وەکو خۆیە ڕای ئەگریت بەلێن ئەدەت و ڕێگا ئەدەت میکانیزمێک بدۆزیت ئەگەر ڕێکخراوی ئەتۆمی جیهانی بهێن تەماشایی بکەن یان تەماشای ئەو شتانە بکەتەوەی ئیران ئەیەوێ پیشانیان بدەت و دڵنیاییەک دروست ببیت و تەباییەک ببلێن و باوەڕکردنێکی سنووردار پەیدا ببێت کە ئیران بەو هەموو هێزە توانە ئابوووریەکەی خۆی بتوانیت ئەگەر سزاکان نەمینەن لەسەری بێگومان نیوەی بازاری دنیا ممکنە ئەگەر لەبیت بەسی ئەوروپا لە کاڵای کشتتوکالی پڕ ئەکەتوایە بۆیە بنسبەتی ئیران تەسەورەکەم ڕاگررتنی بەرنمەکە وەکو چی ڕاگررتنەکە بۆ لە ناو نەبردنە
تاکو وەکو گەرانتیەک بۆ ئەوەی هەگەر هاتوو ئەمریکا یان ترامپ یان ئەوەی پاش ترامپ دێت دەرچوون لە ڕێککەوتنەکە یان سزانم شتێکی تازە ڕوویدا لە دنیا کە ئەگەری لێدانی ئیران هەبیت ئەو کاتە جارێکی تر بەرنامە ئەتۆمیەکەی وەکوکەنەوە تەنها تۆ پێم بڵێ کاک عەبدولسەلام بەرواری ترامپ وڵا پێم بڵێ ترامپ بەردەوام ڕخنەی لە ڕێککەوتنەکەی 2015 گرتووە پێمان وا بوو ترامپ ڕادیکالتر لە پرسەکە ئەڕوانێەوە پێ دەچێت سەر بە با بڵێن تێگەیشتنی هەڵوەشانەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بێ بەڵام ویتکۆف تازەترین قسەی ئێوەیە کاڵێ سووربوون لەسەر هەڵوەشانەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ئەگەری گەشتن بە ڕێکەوتن تێکەیە قورسیەکە ئەمە پێدەچێت قسەیەکی تازە بێت لە ویتکۆفەوە کە پێدەچێت هەرچیەک بڵێ وەکوایە ترامپ گوتبێتی هەستەکەی ئێمە تێگەیشتێکی جیاوازی ئەمریکیە بینین لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانەوە کە سەر بە تێگەیشتە ئیسرائیلیەکە نییە دوورن لە یەکەوە متصورەکەم ئەمە ئیشارەتێکە لە ئەمریکیەکان بۆ ئەمریکا بۆ ئێرانیەکان وەرن فەرمونون ئەمە ئەتوانین ڕێککەوین خەمتان نەبیت ئەگەر ئێوە ڕازی بن یعنی ئەوەی ئیران ئەلێت ئەکرد طبعا لە خراپترین بڵێن حالەتدا ئێران ناچار بکرێ بەڕامژەکە وەکوتم سر بکرێ بەکەلی وشەی سر بکرێ بەردەوام بەکاربیێنم ڕابگیرێ ڕەنگە ئەمە ئیشارەت بێت لە ئەمریکا ئەلێت ئۆکەی ئێمە ینی با ڕێککەوین ئەگەر ئێوە شتەکانی تر قبول بکەن مشکلەمان نییە با بەڕەمە ببینیت لە ناوی نابین نییە شتەکانی تر چنە مەسەرەن ممکنە یەکەمین شت و لاوەسترینیان طبعاً میلیشیەکانی عێراقین بۆ دومونە ئەوە وازئینان لە حوسیەکان مەطلب نییە چونکە خۆت ئەزانی پێش 2 هەفتە ئیران خۆیان گوتیان هەموو هێزەکان و بەرپرسەکانیان لە ئێران لە یەمەنەوە بزانم گەڕانەوە بۆ ئێران ئەو هەموو مەرینەی کە یەک لە سەرسەی مەرینی ئەمریکا ئێستا لە ناوچەکەیە وای لێکردووە کە ئیرانیەکان وەکو پێش 2 ساڵ و 3 ساڵ هەوڵی ئەوەش نەدەن ینی بەلەمێکی بچووک بچیت تەقە لە ئەو کەتیان ڕێگا بگریت لە پاپۆرێکی ئەمریکی یان حتا تزانم ئەوە تەواو بوو حوسیەکان نەماون بەو هێزەی کە بتوانن تهدیدی سعودیە و غێری ئەو بکەن ئەمانە هەمووی تەسەورەکەم زیاتر هانمان ئەدەت باوەڕ بکەین بەوەی کە ئەگەری ڕێککەوتنێکی نەکەس نەدۆڕاو ینی هەردووکی خۆیان بەسەرکەوتو بزانن زیاترە لە ئەگەری شەڕ خەڵک لێمە پرسی ڕەنگە بڵێت ئەلی ئەم هەموو چەک و پاپۆرە و فڕۆکەیە کە هیناویتی مەنتەقە چیە منە لێمەوە فشارە ئەوە تەنها جاوەڵا بۆ وەکو پشگیریەک بۆ قسەکەی تۆ کاک عەبدولسەلام بەرواری قاسم سولەیمانی پێشەوەی بکوژرێ بە دڵنیاییەوە هەموو زۆر جار قسەیەکی کردووەڵێ و کاتە بترسن کە ئەمریکا هێزەکانی کشانەوە هیچ هێزێکی لە ناوچەکەیان نەما چونکە ئەمریکا زۆر باشە زانێ گەر شەڕ ڕووباوی ئەو هێزانەی لێرە بن ئەو بە دڵنیاییەوە ئەزانێ بن بە ئامانجی موشەکەکانی ئێران بەڵام یەک شتم پێ بڵێ کاک عەبدولسەلام بەرواری ڕێککەوتنێک کە کەستایە ڕاستیەکەی ئەڵێ نەشیش پسووتێنە کەباب بەو معنایە ڕێککەوتنێک ناکە کە ئیسرائیل زۆر بەدڵی نەبێ دەبێ ئیسرائیلش چی ئیسرائیل ئەوەیە کە دڵنیابێتی تر ئیران ئەزمموی حزب الله و حوسیەکان دووبارە ناکات و خەریکە تقریبا ئیسرائیل گەشتووە ئەو قەناعەتە بە بازووی خۆی ئیسرائیل کاری ئەوەی کردووە کە جارێ زۆر زەحمەت بیت حتا ئەگەر نیازی شەبیت ئیران یان کەسێکی تر هێزێک دروست بکات وەکو حزب الله و حوسیەکان و حتا میلیشیانەی عێراقی لە بیرتە کە قیژیان بۆ ئێمە ساڵوخمان لە ئیسرائیلدا قائانی خۆی هاتە عێراق گوتی دانیشتن عاقل بن بە خۆتان چ کێشەمان بۆ دروست نەکەن ئەوە یەک دوو ئەمریکا خۆت ئەزانی ئیسرائیل هەمیشە نازە فرۆشید بە ئەمریکا ئەتوانیت بە چەند میلیاردێک و بە چەند چەکی پێشکەوتوو کە نەیداوە هیچ کەسێک بدێتە ئیسرائیل قانعی کات ئەمریکا بە پەیوەندیەکانی خۆی باش لەگەر کەندا و بە تایبەتی سعودیا و ئەو
هەوڵ بدات جارێکی تر بارودۆخەکە بگەهینتە پێش ئۆکتۆبر پێش دەستپێکردنی ئەوەی غەزە چونکە لەبیرتە خەریک بوو سعودیە بگەیتە ئەو قەنەعاتەی کە ئەگەر هات و ئیسرائیل تەنها بە قسەش بلێت ئێمە ڕێگریمان نییە لەو دوو دەولەت هەبیت سعودیە ئامادە بوو پەیوەندیەکانی ئاسایی بکات لەگەر ئیسرائیل ئەمانە هەمووی ڕەنگە پاکجێک بن و ئەمریکا بە پێی ئەو هەموو وەکوتم ئەزمونای هەیتی ئەمریکا بەو هەموو پەیوەندیە باشانە و وەسەوە کارتەکانی بەدەستی ڕەنگە بتوانیت ئیسرائیلیەکان هێور بکات ئەوەی گرنگە تەبعاً مشکلەی خودی کێشەکانی ناوخۆی ئیسرائیلن یعنی ئەم حکومەتەی ڕاستڕەویە ئەوەی کە نەتەنیاهۆی هێشتووە و هێناویتی و هێشتوویتە لەسەر حکوم پێویستی هەیە بەو جموع جوڵە عسکەری و شتانە بەڵام لە هەمان کاتدا کوشتنی دوو جندی ئیسرائیلی هەندێجار ئەبیتە هۆگری ئەگەری ئەوەی حکوومەتێک بڕۆخێت چونکە تەحملی ئەوە ناکەن ئیسرائیلیەکان بۆیە تەسەورەکەم ئەگەر هات و ڕێککەوتنێک کرا و ئیتر تەنها هەڕەشە لەگەر ئیسرائیل بە قسەش بیت ئیرانە یان ئەو خەلکانە بوون کە ئەوانەی کە لەسەر ئیران حساب بوون ئیسرائیل تەسەورەکەم ڕازی ئەبیت ئەوش بەسەرکەوتو خۆی دائنیت یەک تێگەیشتن هەیە هەرچەنە کەم باسەکرێ بەڵام ئیسرائیل لەمایە هەندێک جار زیرەکانە یعنی ئەم تەکتیکەی بەکارێناوە تەکتیکەوەی ئەمریکا تووشی شتێکی دیاریکراو بکە ئەمە لەگەڵ ئێرانە ئەگەرێکی بۆی هەیە ڕاستیەکەی ڕووبدا مەبەستم ئەگەری هێرشێکی دیاریکراوی ئیسرائیلیە بۆ سەر پێگەی دیاریکراوی ئێرانی جا ئەتۆمیە یان پێگەکانی وزەیە هەرچیەکی دیکە ئیسرائیل ئەم تەکتیکە ئەوێرێ بەرامبەر بە ئێران بەکاربێنێ ئەوێرێ مەبەستم بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر ئەمریکای ترامپ نەک ئەوەی ئەوێرێ بەرامبەر بە ئێران بەکاری بێنێ زانی چۆنە بەڕاستی من ڕەنگە من بۆ شوورێکم هەبیت بەسەری پەیوەندی بینی ئەمریکا و ئیسرائیل بە پێچەوانەی تێگەهشتنە گشتیەکە بیت یعنی هەموو زۆربەی زۆری ئەوەی کە باوە کە خەڵک وەکو ڕاستیەک باسیەکەن ئەوە ئەمریکا حەلەقەیەکە بە دەستی ئیسرائیل و ئیسرائیلە ئەمریکا جۆلیت من بە پێچەوانەی ئەبینم من ئەبینم لازال ئیسرائیل ئەگەر ئەمریکاش ڕێگای پێ بدەتێ خۆی پیشان بدەت کە ئەو کاریگەری هەیە لەسەر سیازەتی ئەمریکا بەڵام تەسەوەرەکەم نەخێ ئیسرائیل زۆر لای گرنگە کێشە لەگەر ئەمریکا دروست نەکات با یەک نمونەت بۆ بینم لە وەختی ڕفراندۆمی ئێمە 2017 دووسێ بەرپرسی ئیسرائیلی باسییان کرد کورد حەقیانە دەولەت وشت ئەمریکا بەیانێکی ڕاستمی دەکرد گوتی من تەسەوەرەکەم زۆر باشە ئەگەر برادران و مەسئولانی ئیسرائیلی وز بن قسە مەکە لەسەر ئەو مەوزوعە لەبیرتە یەک کەس قسەی نەکرد ئەم هەڕەشانەی لە ئیران ئەکات مەسەلەن بە قسەیکی ئەمریکا و بە چوونی بەرپرسێکی ئەمریکا وەزیر خارجیان ئەویتر لە پرێکەوە ئەبینی ئیسرائیلی تر ئەو باسەڵاکە من تەسەوەرەکەم ئیسرائیل هەوڵ ئەدەت ابتزازی ئەمریکا بکات هەوڵ ئەدەت وەکو کردویتی یعنی ئەو 56 ساڵە هەر ئیسرائیل وا ئەکات ئەگەر خۆیش مشکلێک دروست بکات کە ببیتە ئەگەری ئەوەی وا پیشان بدرێت کە هەڕەشە لەسەریتی بۆ ئەوەیە تاکو شت لە ئەمریکا وەرگریت چه ئەو شتە هەڵوێست بیت وە چه شتی مادی بیت چەک بیت بۆیە بەلێ نامن تەسەوەرەکەم ئەمریکا لەوەی کێشەی نییە من وا تواشەیەکەم کە خەڵکەکە بەعکس بە پێشاوە من بیر بکەم ڕوونە کاک عەبدولسەلام بەرواری تۆ پێم بڵێ کاریگەری ئەم گفتوگۆ و ئەوەی کە تۆ پێت وایە زیاتر ئەگەری ڕێکەوتن نزیکە وەک لە ئەگەری شار چ کاریگەریەکی لەسەر دۆخی ناوچەکە بێ ڕاستیەکەی ئەم ساڵ و نیو 2 ساڵی ڕابردوو بۆ ناوچەکە لە دوای 7 ئۆکتۆبەر بە تایبەتی ئیتر هەڵکشانێکی گەورە بوو و ئیتر زۆر جارە گوتراوە جەنگی جیانی سێمە گەر ببەسترایەتەوە بە پێشهاتەکانی ئۆکراین رووسیاشەوە ڕاستیەکەی پێم بڵێ ئەگەری ڕێکەوتن و چارەسەری ڕاستیەکەی دۆسیەکی گرنگ و گەورەی وەکو ئەوەی ئەتۆمی ئێران چ کاریگەریەکی لەسەر دۆخی ناوچەکە هاوکێشە سیاسیەکان پرسی پەیوەندیەکانی دووزانم وڵاتانی ناوچەکە لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتنی ئیبراهیمی ئیتر هەموو ئەمانە ڕاستیەکە یەکرێ کاریگەر بن بە ڕێکەوتن چی لێ دێ مەسەلەکە بەێ من تەسەوەرەکەم وەکو من باسم کرد تەسەوەرەکەم یەکێک لە خاڵەکانی ڕێککەوتنەکە
بێژگەل ئەوەی کە لە بینی ئیران و ئەمریکا ئەوەی کە ئیسرائیل شتێک وەرگریت ئەوەی دەوڵەتەکانی عەرەبیش و لەبیرت نەچی سعودیە و ئیران یەک خاڵی هاوبەشیان ئێستا هەیە ئەوش پەیوەندی لەگەڵ چین و ئیران لەگەڵ چین ئەگەر مەبەستێکی هەبیت بەڵام سعودیە پاش ئەوەی خاصن بە تایبەتی محەممەد بن سەلمان و بە چوونە تایبەتەکانی خۆی جیاواز لە هەموو بڵێن قۆناغەکانی حکومڕانی عەبدولعەزیز لە سعودیە سیاسەیەکی زیرەکە ئەزانیت مەرحەبا لەگەر ئەمریکا زۆر گرنگە و ڕەنگە نە بە نۆکەر و عەمیل نا بەڵام بە یەکێک لە دارودەستەکانی ئەمریکا لە مەنتەقە لازار حساب ئەکرێ لەبەر بەرژەوەندیەکانی ئابووری بەڵام ئەوە فترەیە کە پاش محەممەد سەلمان هاتی نزیکی چین بووە زۆر پرۆژەی لەگەر چین هەیە ئەوەی ئەو ئیران پێکەوە لەوەی هەڵوێستن بتەسەوەرەکەم ڕێککەوتنەکە بارودۆخێک لە ناوچە دروستەکەت بزەوت چین زیاتر چالاک بیت لە ناوچەکەەوە شتەکانی هاوبەش بینی هەردووکان هەبیت من پێم وایە ئەو مەترسیەی ئێستا حکوومەتی عێراق یعنی عێراقی ڕسمی هەیتی بەڕامبەر عێراقی ناڕسمی دەوڵە کۆرەکە لە دەرەوەی دەوڵەت خۆتەزانی چارچێوە بە ناوی مالێکی بیت ناوی هێزە چەکدارەکان بیت هەر ناوەکەی بنەی ئەو مەترسیەش کەم ئەبیتەوە ئیرانش نییە یەکێک لە بەلێنەکان دەبی ئیران بەلێن بدات کە ئیتر واز بینیت لە دروستکردن یان پشتگیریکردن یان پەڕەپێدان بە بەو جۆرە میلیشیان جا تۆ پێم بڵێ ئەم دەستبەرداربوونە کاک عەبدولسەلام بەرواری پێم خۆش بوو باسی عێراقت کرد بە معنای ئەوە دێ کە هەژمونی ئێران هەژمونی سیاسی و ئەمنی و سەربازی و هەمووانی دیکە بە دڵنیاییەوە تەنانەت ئابووریش وزە هی ئێران لە عێراق کەمە بێتەوە چونکە ڕاستیەکەی گەرم هەژمونە کەم بێتەوە بە پێچەوانە دەی ئەی چۆن نانە بە پێچەوانە بەعکسەوە دەستبەرداری ئەم میلیشیانە چونکە ئێمە زەردەمێک کەژین تقریبا بای میلیشیا و کیانی نیمچە سەر بەخۆ نەماوە نامینن هەوڵ ئەدرێت جارێکی تر بگرێتەوە ئەو یعنی ئەگەر هاتوو کێشەنە نێوان ئەمریکا و ئیسرائیل بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ئیران و ئیسرائیل نەما ئیتر ئیران پێویستی ئەو کاتە بە میلیشیەکانی عێراقی نابیت چونکە میلیشیەکانی عێراقی ئەو دڵۆ لە گەورەیەی حوسیەکان و حزبڵایان و حەماسیان هەبوو نیانە ئەمانە بۆ زیاتر بۆ ئەوە بوون کە دەسەڵات و هەژمونی ئیران لە عێراق بەهێز بیت تاکو عێراق بەکار نەهێنرێ لە حالەتی کە دنیای ئەگەر هات و ڕوبەڕۆی عسکەری بوو کە ئەو ئەگەرە نەما بێگومان تەسەوەرەکەم تەسحیەدان بەو گرۆپانە زۆر ئاسانە بیت من دوور نابینم لەبەر ئەوەی ئێمە خۆمان لەناو عێراقین باش وەزعەکە ئەبینین ئەوەندە بەرژەوەندی ئابووری لەگەر هەلگرتنی چەک تێکەڵ بووە لەگەر سیاست و بوون لەناو پەرلەمان زۆر زەحمەتە بۆ هەندە گروپ چەکدانن حتا ئەگەر ئیرانش پێیان بڵێ چەکدانە یعنی ئەوە حالەتێکە ڕەنگە لە عێراق ئەوە ڕوو بدات پاش ڕێککەوتنەکە و پاش ئەوەی ئیران بەڕسمی ئاگاداریان بکات کە ئیتر من عێلاقتم بە ئێوە نیە ئەوە چی ئەدات یەک دەوڵەتی عێراقی بە شێوەیەکی گشتی شێوەیەکی تازە تر وەرەگریت ڕەنگە لە مەودووە نەبینن ڕئیس وزرایەکی وەکو کاظمی و عادل عەبدولمەهدی و سوودانی کە ڕئیس وزارەیەکە یان یەک یان دوو نائیبی هەیە لە پەرلەمان یان نائیبی نییە بەعکسەوە ڕەنگە پاش ڕێککەوتنەکە بگەڕێنەوە بۆ حکوومەتی زۆرینا یعنی سەرۆکی یان نوێنەری یان کاندیدی گەورەترین کوتلە لەناو پەرلەمان ئەو سەرۆک وەزیر بیت ئەو کاتە دەوڵەت کارەکتەری سەرەکی ئەبیت نەک ئەوانەی لە دەرەوەی دەوڵەتن وەکو ئێستا ئەو بەڵام لە هەمان کاتدا ڕێککەوتنەکە و هەلگرتنی سزاکان دەرگا ئەکاتەوە بەرەو بۆ ئیران دەوڵەتێکی گەورەیە ئیران دەوڵەتێکە لە ڕووی کشتتوکاڵی لە ڕووی حتا ڕوونە کاک عەبدولسەلام وەڵا یەک شتم پێ بڵێ من حەز دەکەم ڕێی تۆ بزانم لەبارەی ئەمەوە بە کورتی کە ڕێککەوتنەکە کرا و کاریگەریەکانی لەسەر عێراق دەرکەوتن پێم بڵێ کورد
هەر بەردەوام لە هاوپەیمانیە بێ لەگەڵ ئەو هێزە تەقلیدیانەی کە لە 2023 ڕاستیەکە ئێمە دەسوپەنجیان لەگەڵان نەرمەکەین یان پێت دەچێ هاوکێشە سیاسیەکان بگۆڕێن و کوردیش ناچار بێ هاوپەیمانێتیەکانی ئاڵ و گۆڕ پێ بکات چۆنە بێ بە کورتی پێم بڵێ بە کورتی پێت بڵێن کورد ناچارە لە ناچاریە کورد بە دەستی خۆی اختیاری ئەوە نەکردووە کامن ئەو هێزانەی کە کورد لەگەریان ڕێککەوێت لە جیاتی حزبەکانی شیعی حکومڕان یان حزبەکانی سنەی گەورە نییە لە لە عێراق یەک حەقیقەت هەیە تا ئەو ڕۆژەی کە ڕێگایان لە ئێمە گرتووە ئێمە ببینە لە دەوڵەتی سەربەخۆ ئێمە ناشارێنەوە ئەو عێراق ببینین ئەو عێراقی کە خودی عێراقیەکانیش ئیش ناکەم بۆمانی کە ببینین لە ناو عێراق دەبی ئێمە کورد بەشدار بین لە حکوومەت ئێمە بەشدار بووین لە حکوومەت ئێمە وەزیری دارایی کورد بوو ئەوان میزانی ئێمەیان بڕی ئێمە وەزیری توزانم وەزیری دەرەوەی ئێمە بوو واتە ئەگەر ئێمە بەشدار نەبین چ ڕۆ ئەدات ئێمە سەرۆکە ئەرکان کورد بوو و مالکی هەڕەشەی هینانی لەبیر ئەوەیە کرد بۆیە ئێمە قەدەرمانە بەشدار بین لە حکوومەتی بەغدا یعنی ئێستا ئەو تێگەیشتنە کاک عەبدولسەلام ئێمە ناچار بین ئێستا ئەو تێگەیشتنە تەواوە کە بەردەوام ئەگوترا با لە بەغدا ڕاستیەکەی شەڕەکانی خۆمان بکەین چارەسەرەکە لە بەغدایە نەک لە پایتەختەکانی دیکەی تورکیا و ئێران و سووریا و شوێنەکانی دیکەش بە دڵنیاییەوە من زۆر سپاس دەکەم کاک عەبدولسەلام بەرواری نووسەر و شرۆڤەکار و پەرلەمانتاری پێشووتری کوردستان گەلێک خۆشحاڵ بووم بە گفتوگۆکە دەست خۆش بێ هەرکت کێشا سەرچاو دەرچاو ئێوە دەستان خۆش بێت سپاس دەکەم بەدوعا